خێرکردن سڵاوتان لێبێ بەرنامەی هەنگاو ئەمڕۆ لە قەزای دوکانە باز لە گرفتێکی کارەبا دەکەین ئەویش بە دابەشکردنی کارەبا لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر جیاوازی هەیە پرۆژەی کار و ئاوی دوکان کە لێرێ پرۆژەیەکی استراتیژی گەورەیە بەڵام لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانەوە پەراوێز خراوە بۆ ئەم بابەتەمان دەچینە لای کەسانی شارەزا لە نزیک پرۆژەکە و هاوڵاتیان دەدوێنین. قەزای دوکان پشت بە بڕی کارەبای بەرهەمهاتووی وێزگەی کارەبای دوکان دەبەستێت کە لە ساڵی 1975 تا ساڵی 1970 تەواو بووە. هەموو تۆڕباینەکانی ئەو کاتا کەوتونەتە کار کە توانای بەرهەمهێنانی 400 میگاوات کارەبایان هەبووە و ئەگەر ئاستی ئاوی دەریاچەکە لە ئاستی پێویستدا بێت ئەم دوو وێزگەیە لە 5 تۆڕباین پێکهاتووە کە توانای بەرهەمهێنانی بڕی 80 میگاوات کارەبایان هەیە کە بەهێزی ئاو کار دەکەن بەبێ بەکارهێنانی سوتەمەنی. هەر لەبەر ئەمەیە یەکەم جۆرە وێزگەیە کە بە دۆستی شینگە ناسراوە. ئەو دوو وێزگەیە کێشەکان ئەوەیە کێشی سەرەکیان ئەو کارەبای کە بەرهەمی دێنن تا ئێستا نرخی بۆ ژمار نەکراوە تا ئێستا نەکراوەتە داهات نە لە وەزارەتی دارایی نە لە وەزارەتی کارەبا خۆی کارەبا بەرهەمدێ وەکو کارەبایەکی تەزاوز چۆن خەڵک وەری دەگرێ کارەباکەی مەژە و کارەبایەکی تەزاوز ڕاتە ناو شەبەکەکە یعنی بێ ئەوەی دیلار و دۆلار و هیچ نرخ و هیچ باکی دیاریکراوی هەبێ بێگومان ئەگەر بێت و ئێمە لەمێژە دەستمان پێکرد بۆ داواکاری و پێشنیار و خستنە ڕووی ئەو بەرهەمەی کە هەمانە چۆن بکرێ بە داهات و چۆن حسابی بۆ بکرێ ئەگەر ئەویان جێبەجێبێ بە دڵنیایی وێزگەکە داهات و قیمەتی داهاتەکەی دیار دەبێت سنگبارێمی هێناوە دەتوانێت بەشێ لە داهاتەکە هەر ڕۆژ لە ڕۆژان جێبەجێ بوو بۆ پەرەپێدان و بۆ سکانە و بەڕێوەبردننی وێزگە خۆی بەکاربێنێتەوە. ئێمە دیارە ئەم ویزگەیە لە ڕووی استراتیجیەوانە ویزگەیەکی استراتیجیە ڕەنگە دوو ویزگەی دوو دایرەی زۆر استراتیجیمان هەبێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان ویزگەی بەرهەمهێنانی کارەبای دوکان و ویزگەی بەرهەمهێنانی کارەبای دەربەندیخانە. کێشە سەرەکیەکانی ئێمە لێرەدا نەبوونی کارمەندە بەڕاستی کەمی کارمەندە ئێمە لە ساڵی تقریبا 2011ەوە هیچ کارمەندێک تەعین نەبووە مع العلم بۆ تەنها بۆ پێگەیاندنی یەک کارمەند لە ناو ویزگەکەدا کارمەندی فەنی دەڵێم ئیداریش بە هەمان شێوە بەڵام بۆ پێگەیاندنی کارمەندێکی فەنی ئێمە پێویستیمان بە 5 ساڵ بەلایانی کەمەوە و کارمەندە لەژێر تەجروبەدا بێ هەتا شارەزای بەشەکانی ناو ویزگە دەبێت. ئێمە لە 2011ەوە کارمەندمان بە بەردەوامی ئەڕوان خانەنشین دەبێ یان نەقڵ دەبێت دەگوازێتەوە بۆ شوێنەکانیکە کارمەند نەهاتۆتەوە جێیەکەی هیچ باوەڕتە بێ بە بەردەوام ئێمە ئەم نووسراوانە دەکەیت تازەترین نووسرامان لە هەفتەی ڕابردوودا بووە ئێمە نەبوونی کارمەند بووەتە کێشەیەکی سەرەکی بۆ ویزگەکەمان حتا نەبوونی سیارەی گواستنەوەی هاتوچەی فەرمانبەرەکانمان ئەوی هیچێکە لە کێشەکانمان ئێمە سیارەمان لە ساڵی 2005 هیچ سیارەیەکی تازەمان بۆ نەکردراوە مع العلم ئێمە لە تاوەکو ساڵی 91 هەر سیارەیەک هاتوۆتە ناو حکومەتی عێراقەوە دراوە بە حکومەتی عێراقی دوای وەزارەتی صناعة و تەصنیع عسکەری وەزارەتی کارەبا بۆ ئێمە بووین کە سیارەمان بۆ هاتووە ئێستا پێداویستیانەمان نییە و خزمەتگوزارانەمان نییە بەداخەوە گرنگێشکەی پرۆژەکە لە چیدایە ئێمە ئاوە خوا دەیبار ئەم بارانە خوا دەیبارێنێ خڕی دەکەینوانێ لە ڕێگەی تۆرباینەکان و لە ڕێگەی میکانیکیەوە دەیکەین بە کارەبا واتە ماتە وزەیەکمان هەیە دەیکەینە زیندووە وزەیەکی کارەبای دێ بەرەم دێت کارەبایەکی پاک هیچ ژینگەیەک پیس ناکە ئەم کارەبایی ئێمە وەکو مەحەتەکانی کە نیە لە ڕێگەی غازەوە بێ یاخود لە ڕێگەی هەڵمی ئاوەوە بێ بەکاری بێنی ژینگە پیسکەین ئەم ئاوە جوانەیە ئاوی بەحرەکەیە لە ڕێگەی تۆرباینەکانەوە میکانیکی دەکەینە کارەبا و دۆستی ژینگەی کەمترین مەسرفمان هەیە تەسەور دەکەی ئێمە تۆرباینەکانمان وەکو پێویست ئیش بکەن هەر تۆرباینێک ئەگەر بە پارە حسابیکەی من مەبلەغەکە بابە دەقیقی نەڵم بۆی بڵێم وەڵاوان نییە بەڵام تێگرا 10 دەفتەر دۆلار بەرهەم دێنن لە یەک شەو ڕۆژدا ئێمە ناتوانین بڵێن چونکە خواستی کارەبا زۆر بووە لە ئێستا داخواست زۆرە تاقەی ئێمە مەحدودە ئێمە ئەتوانین 400 مێگاوات کارەبا بەرهەم بێنین لە هێدێکی مەحدوددا کە 80 مەتر ئاوی سافیمان هەبێ بەڵام ئێستا ئێمە لە پێی 5 تۆرباین 3 تۆرباینمان ئیش دەکات 2 تۆرباینمان یەکیان لەژێر سیانەیە یەکیشانەوە 3 ساڵ 4 ساڵە پەچی کەوتووە داوای پارەیەکی بۆ دەکەین ئەو پارەیە نیە لەوانەیە بە حدودی 2 میلیۆن دلار 3 میلیۆن دلار ئەم تۆرباینەش بکەوێتەوە گەڕ ئێمە خۆمان دەسەڵاتی سەرفکردنی پارەمان نییە ئەگەر لە بەڕێوەبەرایەتیەوانە بڕێک پارەمان بۆ تەرخان نەکرێ یان جاری وایە بە ئەمرێک لە بەڕێوەبەراتی گشتەوە بەسپاسەوە بڕێک پارە تەرخان دەکرێت بۆ سیانەکردنی کارەباکە تۆرباینەکان عفو
بەڵام ئەویش وەکو پێویست نێو بڕەپادەیە. بەنسبەت یەکەم جار لە ڕووی ئیداریەوە کارگێڕێەوە کێشەمان هەیە ئەویش ئەتوانێت لە چەند خاڵێکە ڕیزبەندی بکەین. یەکەم کەمی کارمەند ئیتر لە ڕووی تەکنیکار و کرێکار و ئەندازیارەوە ڕێژەیەکی کەمی پێویستی بە کارمەندی زیاتر هەیە بۆ بەڕێوەبردنی ئەم پرۆژەیە. دووەم بڕینی ئەو مستحقاتە ئیداریانەی وەکو حەوافز و هاندان و کاتژمێری زیادە و لەبەرەوەی ئێرە شوێنێکی ئینتاجیە بە بەردەوام وێزگەکە ئیشەکە زۆر جار ئێمە لە کاتی شەوانە کارمەند دێتەوە کە خەلەلێک گرفتێکمانابێت دێ چارەسەرێکە هیچ پارەیەک هاندانێک مکافەیەک شتێک نییە کە بتوانی بیدەی بۆ کارمەندە ئەمە تەبعاً کاریگەری کردوتە سەر ساربوونەوەی ڕۆحی کارمەندەکان. تەمان ئێمە لەم شوێنەکە ئیش دەکەین تا حەدە شوێنێکی نائیە زۆر سەردانکردنی بەڕاستی لانی پەیوەندیدار و کورد لانی ئیعلام زۆر زەرۆر بێ ئەمە بۆی ئەو کارمەندانی کە لێرن ئەگەر معاناتیشان هەبێ بناسرێ ئەو معاناتیان بە کاربەدەستان بە سەر و خۆمان هەچەند سەر و خۆمان وەکو وەزارەتمان وەکو بەڕێوەبەرایەتی درێخیان نەکردووە لە کۆمەڵێک هەنگاویان ناوە بۆ پێویستەکانی ئەو فەرمانگەیە بەڵام وەکو هەموو سێکتەرەکانی تریش سێکتەری کارەباش لە وڵاتی ئەمە تووشی ئەو قەیرانی گیرگرتە بووتەوە. کارەبای بەرهەمهاتوو لە ڕێگەی هێڵەکانی 132 کەیڤیەوەیە ئەگوازرێتەوە بۆ بەشەکان لە ڕووی گەیاندنی خزمەتگوزاری کارەباوە. کارمەندانی هەردوو وێزگەی کار و ئاوی دوکان و دەربەنیخان خوازیارن ئاوڕێکی باشتر لەم پرۆژە گەورە استراتیجیەدا بدرێتەوە کە لێرەدا بە دۆستی ژینگە ناسراوە. داوای زیاتری دەرماڵەی پێویستەکان هەم لە ڕووی تەندروستی و هەمیش لە ڕووی پێداویستەکانی ناو وێزگە. وەک لای هەمان ئاشکرا ویزگەی وەبەرهێنانی کارەبای دوکان کە پێڵێن محەتەی کارۆمایی دوکان کە کارەبای بەشێکی سەرەکی کارەبای هەرێمی کوردستان لێرەوە بەرەمێنرێ یەکێکە لە ویزگە گرنگ و استراتیژیەکانی هەرێمی کوردستان و عێراقیش ئێمە وەک قایمقامەتی قەزای دوکان لەگەڵ دەست بەکاربوونمان لە سنوورە بە دوایچوومان کرد بۆ کێشەوگرفتەکانیان ئەم ویزگەیەکی کۆنە مێژوەکەی گەڕێتەوە بۆ دروستبوونەکەی ساڵی 1970 تەواو بووە و ژمارەیەکی زۆر کارمەندی کارەبا لەوێ داوامەکەن بە دوایچوونمان کردووە کێشەوگرفتیان هەیە لە ڕووی ئەوەی کە ئەم وێزگا وەکو وێزگەیەکی ئاسایی کە چۆن وێزگەی گەڕەکانی شار یا وێزگەی گەڕەکانی دوکان وێزگەی بڵین گەشتیاری وێزگەی دوکان چۆنە ئاوا لە ڕووی پەیکەری کارگێڕیەوە ئەژمار کراوە ئەمەش کۆمەڵە گرفتی بۆ هەم بە بەڕێوەبەری وێزگە و هەم بۆ ئیشوکارەکانی وێزگە دروست کردووە و لە هەمان کاتیشتا ئێمە وەکو خۆمان بەدوواچوونمان کرد دووە بەدوواچوون لەگەڵ بەڕێز وەزیر سەردانی وێزگەی کارەبای دوکانی کرد لەگەڵ کۆبینەوە سەرجەم کێشەوگرفتەکانی کە لەو کێشانەی کە باسم کرد ئەو کێشە بوو لەگەڵیا باسمان کرد و ئەو ڕایگەیان کە ئێمە بڕیارمان داوە کە بکرێ بە بەڕێوەبەرایەتی بەڵام ماوەی چەند ساڵێکە هەر بە بڕیار دەرچووە و ئیشی لەسەر نەکراوە وە کۆمەڵی خاڵی تریش لە بواری میلاکاتی وێزگەکە کە ژمارەیەکی زۆر کارمەندی لێرە داوامەکە هەمی خەڵکی فەنی و خەڵکی بەتوانان کە خاوەن تەجروبەن لە ئیشەکانیانە تایبەتمەند بۆ ئیشی کە لەوەیە ساڵانە ژمارەیەکی زۆران لێ خانیشینە بێ بەشێکیان لێ وفات ئەکا بەڵام کەس لە جێ ئەماندا نامەزرێتەوە ئەمەش فەراغێت دروستەکایکە لە کێشەکانی تریان لە هەمان کاتدا کێشەی تریان هەبوو لە بواری دڵنیایی تەندروستی ینی بڵێن لە ڕووی تەندروستیەوە ئەمان ئەوەی لەبەر ئەوەی کە لە بە چەند مەترێک چەندین مەتر لە ژێر زەویە کارەکەن و تیشکیە تاو بەریان ناکەوێت و بەریەکەوتنیان لەگەڵ دەرەوە کەمترە جۆرێک لە نەخۆشی تیانە لە ئەوەی کە بەدوواچوونمان کردووە زۆربیان بە نەخۆشی دڵ و سنگ و ئەوانە وفاتەکەن ئەمە پێویستە لە ڕووی تەندروستی و ڕەچاوی دۆخی ئەمانە بکرێ و مانگانە بێ ساڵانە بێ هەم چێک بکرێنەوە هەم پێداویست تەندروستیان بۆ دابین بکرێ سەرەتا بەڕێوەبەراتی ئێمە بەڕێوەبەراتی دابەشکردنی کارەبای دوکان پێک هاتووە لە 16 هۆبە هۆبەکان دابش کراون بەسەر سنووریشی فراوان لە ناحەی بازیانە و لە دەربەندی بازیانەوە هەتاکو
بناری ئاسۆس تەبەن لە ناحی بازیان و ئەڵایی و پیرەمەگرون و ئەو دیانەی دەوروبەری و دوکان سنتەری دوکان خۆی و دۆڵی داپایەتی و بناری کۆسرەت و ناحی بنگرد و سوورداش و تەبان ئەوانە هەموو یەکگرێتەوە سنووریشی فراوانمان هەیە نزیکەی 39,000 هاوبەشمان هەیە بە کۆی گشتی زۆربەی کارگە گەورەکان دەکەونە سنووری بەڕێوەبەرایەتی ئێمەوە کە ئەمەش ڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر داهات و داهاتی بەڕێوەبەرایەتیمان لەو 16 هۆبەی کە باسم کرد 8 هۆبەیان سیانن کە کاریان چاکردنەوەی تۆڕەکانی کارەبایە لە سنوورەکە کە ئەوانش دابەش بوون بەسەر ناحیەکان و بەسەر شارۆچکەی دوکان خۆشی ئەمە وەکو داوەشکردنی کارەبای دوکانی ئێمە فرۆشتنی وزەی دوکانمانەیە پیرەمەگرونمانەیە بازیانمانەیە کار و چالایشەکانمان بە شێوەیەکی ڕێک و پێک ئەچێ بەڕێوە خزمەتکردنی کاری هاوڵاتیانە ئێمە کارەبا بە فرۆشین بە هاوڵاتیان لە ڕێ ئەو سێکتەرانی کە بۆمان دابین کراوە لە ڕێ ماڵان و پیشەسازی بازرگانی پشتوکاڵی میری و حکومیمانەیە ئەمانەمانەیە ئمە تۆزیعانەکەین بەسەر ئەو شوێنانی کە پێویستمان پێیانە ینی ئەوان داواکاری کارەبایانەکەم بووانێ مەش بۆ شێوە کارەبایان من لە بۆ لە گوند دانیشی ئەمە کارەبا ڕێشم خانوشم تەواو کردووە سەرەتا چوومەتە ناحی پیرەمەگرون لێ شتەکانم تەواو کرد و هاتوومەتە ئێرە زۆر هاوکاریان کردوم تا ئێستاش چەندین کەسی کە پێش ئێمە هاتووە هیچ ئەشۆ هیچ گرفتێکیان نەبووە بە زۆری لەمە و پێژەیە کێشەی ئەمەی کارەباکمان زۆر کەم بوو کارەباکەمان لە تەقریبی سعات هەوتەوە دەبڕا بۆ سعات 1 و بۆ 2 نیوەڕۆ شەوانە جارجارە ناوبڕی تێدەکەوتن بەس ئێستا شکر بخوا باش بووە تەقریبی لە سعات 12 نیوەڕۆ بیزە بە 12 بۆیە کارەبامان ئێستا دێتەوە حتا بەانی سعات 8 بۆ 8 کارەباکەمان بەردەوامە بەس کۆمەڵە گوندی کە هەن بڵین بە دەوروبەری گوندی دۆڵە بێەوە وەکو خۆرخۆڕا یاخیان گۆمەزەڵ هینیشیان بۆ کرا بەس تاسکانە کارباکان نەگەیوە یعنی پێویستیان بە عامود و فنجان و ئەوانەیە باش نییە تا ئەساوە باش نیە خاصێتێکی تری باشتری ئەم وێزگەیە کە بڕی تێچووی بەرهەمهێنانی کارەبای زۆر هەرزانە ئەوەی جێگەی نیگەرانیە ئەم وێزگەیە چەندین ساڵە بە تەواوەتی پەراوێزخراوە ئەوانەی لەوێ کار دەکەن هیواخوازن حکوومەت و پەرلەمان و وەزارەتی کارەبا ئاوڕێکی باشتر لەم دوو وێزگەی دوکان و دەربەندیخان بداتەوە بەشێکی تری بەرنامەکەمان لە قەزای دەربەندیخانە بێت بۆ باسکردن لە کێشە و گرفتەکانی کارەبا لەم قەزایە ئەمانەوێت لە نزیکەوە ڕاوبۆچوونی هاوڵاتیان وەربگرین و دواتر دەچینە لای کەسانی شارەزا لە بوارەکەدا بە حکمی ئەوەی کە قەزای دەربەندیخان خاوەن وێزگەی کارەبایە حەقی خۆیەتی کە وەک هەر جێگەیەکی تر کارەبایەکی 24 ساعتی هەبێت بەڵام تا حدێک لە چاو هەندێک لە جێگەکانە ڕەنگە بڵین ڕەوشی کارەبا باشتر بێت لە دەربەندیخان لە چاو هەندێک شوێنە بەڵام لە ئاستی پێخواستی هاوڵاتیان نیە 100% لەوە چێت لە سەدانەوەتی پێداویستی خەڵک دابین بکات بەڵام خەڵک تەموحی زیاتری پێیە بەوەی کە دەربەندیخان خاوەن بەنداوێکە بەنداوێکی گەورە لە ئێستا لەوە چێک کۆمەڵێک گرفت هەبێ لە بەنداوەکە ئەویش کردوبیان وێ بە بیانی ئەوەی کەوا چاک سیانەی تیا ناکرێت بۆیە کارەبای دەربەندیخان ڕەنگە 24 ساعتی کامل وەڵا ڕۆژ تا ڕۆژە ڕۆژی وا هەیە باشە ڕۆژی وایش هەیە خراپە بە پێ پێویست کارەبا باش نی بە بۆنەی ئەوەی ئێمە سەدەگە لە پاڵمانایە کە کارەباش باش نییە خۆ دەزانی گەرما چۆنە لەم وەزعێکی زۆر ناخۆش بەخۆشە و گەرمە دنیا و کارەبا بێ کارەباین بەخوا گشتمان مۆلی دەمانەیە مۆلی دەمانەیە و کارەبامان نییە کارەبا زۆر کەمە هەر زۆر هەر نییە کارەبا
ئێمە بڕبڕە پشتی کارەبای هەرێمی کوردستان بووین بەڵام لە دوای ئەوەی کە کارەبای ئەهلی تێکەوت کۆمپانیەکان کۆمپانیای ماسۆ و کۆمپانیانەی ترکە کارەبا بەرهەمێنن بایەخێکی کەمتر درا بە وێزگەی کارەبای دەربەنیخان و وێزگەی کارەبای دوکان و گرفتی زۆرمان هەیە بەڕاستی لەو ڕۆ ئێمە وێزگەکەمان وێزگەی بەرهەمێنانە تایبەتمەندی هەیە لە بەرهەمێنانی کارەبا لەو بوارەوە ئێمە ینی بە ئەرک و ئیشەکانی خۆمان هەڵەسین بەردەوامیەکەکان پارێزگاری لەکەین ئەخینە ئیشەوە سیانەی ئەەکەین بە پێی بوونی ئاو لە بەنداوی دەربەندیخانە تەبان ئێمە بەسراوین بە ئەو ئاوەی کە هەیە لە بەنداوی دەربەندیخانە ساڵانە ڕێژەکەی ئەگۆڕێت بە پێی کەش و هەوا بە پێی وەرز ئێمە بەسراوین بە و ئاوەی کە بند کراوە لە بەنداوی دەربەندیخانە ئێمە ئەو کارەبای بەرهەمێنین کە خواستی لەسەر بە پێی فەرمانی کۆنتترۆلی مرکزی هەرێم کارەبای مرکزی هەرێم لەگەڵ خواستی بەنداوی دەربەندیخانە بە تەنسیق لەگەڵ ئەم دوو جیهەتا ئێمە ئەتوانین کارەبا بەرهەمێنین بەڵام دابەشکردنی کارەبا لەسەر شارەکان لەسەر پارێزگاکان ئەوە بەندە بە سیاسەتی حکوومەتی هەرێم و وەزارەتی کارەبا و لەگەڵ کۆنتترۆلی گشتیە بەڵام لە ڕووی ئەوەی کە من وەکو هاوڵاتیەکی قەزای دەربەندیخان شاری دەربەندیخان بە مەغبوو نەزانم بە مافخوراوە زانم کە وێزگەیەکی ئاوا ئێمە لانی کەم 150 ینی بە معدل بە ڕێژەی حسابیکەن 150 میگاوات کارەبا بەرهەمێنین بەڵام شارەکە ئەزمەی کارەبای تیابێت وێزگەی کارەبای دەربەندیخان من ئەتوانم بڵێم پەراوێز خراوە سەرڕای ئەوەی ئەمە کارەبا بەرهەمێنین ئەو کارەبای بەرهەمێنین مانگانە حدودی 1 میلیۆن تا 2 میلیۆن دلار داهات ئەێنێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام لە ڕووی دەرماڵەوە لە ڕووی خەرجیات و لە ڕووی تەرخانکردنی بودجە بۆ سیانەی یەکەکان بە پێی پێویست نەبووە ئێمە ساڵانی پێشوو دەرماڵەی تایبەتمان هەبوو بە دەنگەدەنگ زۆربەی کارمەندەکانمان تووشی گرفتی بیستن بوون بەهۆی ئەم دەنگەدەنگەوە شەپۆلی کارۆمەگناتیسی بە جۆرا و جۆر ینی بە ڤۆڵتەی جۆرا و جۆر ئێمە 132 ڤۆڵتمان هەیە 132 کیلۆ ڤۆڵتمان هەیە 13.8 کیلۆ ڤۆڵتمان هەیە 33 کیلۆ ڤۆڵتمان هەیە 11 کیلۆ ڤۆڵتمان هەیە ئەمانە هەمووی بە ینی ویزگەکەمان تەسمیمەکەی وایە شێوەکەی وایە ئەو کارەبا بە ژێرمانە بە بانی سەرمانە بە تەنیشتمان و ئەو شەپۆلە کارۆمەگناتیسیانە ئەڕوات هەمووی کارە کاتە سەر لەشمان لەسەر تەندروستیمان بەڵام لەو بوارەشە هیچ شتێک هیچ دەرماڵەیەکمان نییە پێشتری ئێمە دەرماڵی مەترسی ینی دەرماڵی مەترسی ئێمە لەگەڵ شوێنی ترە هەمان شتە بەڵام لەلایەکەوە ئێمە مەترسی زۆر جۆرا و جۆر و زۆر هەیە لەسەرمان ئەو وەکو باس بکرا و شەپۆلە کارۆمەگناتیسیانە ئەو دەنگە مەسلەی کەوتن مەسلەی ینی گرفتێکی زۆر هەیە مەترسیەکی زۆر هەیە یەکێ لە مەترسیە گەورەکانی وێزگەی کارەبای دەربەنیخان کە لە شوێنی تر نییە ئەو یەکەیە کە ئەسوڕێتەوە یەکەکەمان 400 تەنە بە خێرایی نزیکەی 200 لە خولەکێکە ینی RPM ئەسوڕێتەوە کوتلەیەکی زۆر گەورەی وەکو وایە ینی شاخێک بێت لە بان سەرمان وەستا بێت و لە هەر ئەگەرێکە لە هەر لەحزەیەکە ئەگەر کارەساتی دروست بێ بەشێکی خەلەری تا دروست بێ ئەگەری ئەوەی تایە کە هەموو وێزگە و کارمەندانی لە ناو بات بە یەک لەحزە یعنی ئەو مەترسی گەورەمانێ سەرڕای ئەوە کە بوومە لەرزەکەی ئەو ساڵی 2017 ڕوویدا ئێمە یەکەم شوێن بووین لە مەترسیا بووین ینی ئەگەر خوا نەخواستە ئەو سەدی بەنداوی دەربەندیخان هەرسی بێنایە وێزگەی کارەبای دەربەندیخان یەکەم شوێنە بوو کە ئاوای برد ینی ئەو هەموو مەترسی هەیە بەڵام ئێمە تا ئێستا فەرمانگەین من لە 10 ساڵ ئەبێت داواکەین لە وەزارەتی کارەبای هەرێم کە ئێمە بکەنە فەرمانکەن بەڕێوەبەراتی وحدەیەکی حسابیمان بۆ بکەنەوە تاکو دەستکراوەتر بین لە خەرجی تا دەستکراوەتر بین لە ئەوەی بەرنامەی سیانەی وحدەکانمان لە کاتی خۆیان ئەنجام بکەین نەبێتە کتاب و ناو کتابکم و دواب بکەوێت بەڵام تا ئیسا بۆ ماوەی دوو قۆناغ لە ساڵی 2013 و 2016 فەرمانی بۆ دەرچوو بەڵام تا ئیسا تەنفیز نەکراوە جێبەجێ نەکراوە ئەمە یەکێک لە گرفتە گەورەکانی وێزگەی کارەبای دەربەنیخان دووکان ویزگەی بەرهەمێنانی کارەبای دەربەنیخان ئەتوانین بڵێن هەر لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەک پرۆژەیەکی استراتیجی گرنگ سیر کراوە و لە سەرەتاوە ئەتوانین بڵێن هەر اعتیماد کراوەتە سەر ویزگەی کارەبای بەرهەمێنانی دەربەنیخان و دووکان لە ڕووی ئابووریشەوە گرنگێکی زۆری هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها بۆ پێدانی ڕووناکی بۆ هاوڵاتیان و ڕووناکردنەوەی ماڵەکانیش گرنگێکی زۆری هەیە ئەم جۆرە پرۆژانە پرۆژەیەکن
کەوا بۆ ژێرخانی ئابووری هەموو حکوومەتێک گرنگێکی زۆری هەیە بۆیە پێویستە حکوومەت بە چاوێکی جیاواز سەیری بەرهەمێنانی ئەم جۆرە وزانە بکات و ویزگەی بەرهەمێنانی کارەبای دەربەنیخانیش سێیەکەیە ئەم سێیەکەیە توانای 249 مێگاوات بەرهەمێنانی کارەبای هەیە کەوا لە سەرەتاوە ئەتوانین بڵێن توانایەکی باشی هەبوو لە پێدانی کارەبا بە سیستمی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ویزگەیەکی کەمتر و لە ڕووی بەرهەمێنانەوە لە کوردستانە هەبوو احتیمالێکی زۆری دەخرایە سەر بەڵام ئێستا بەهۆی دروستبوونی ویزگەکانی تری وەکو چەمچەماڵ و هەولێر و خەبات و ئەو ویزگە بەرهەمێنانانی تر ئێستا ئەتوانم بڵێن گرنگێکی کەمتر بە ئێرە دەدرێت و لایەکی کەمتری لێ دەکرێتەوە ئێمەش وەکو ئەندازیارێک کەوا نزیکەی 23 ساڵە لێرە خزمەت دەکەین گرفتێکی زۆرمان هەیە لە ڕووی تەکنیکیەوە زۆربەی ئامێرەکان ئەتوانم بڵێم نزیکەی ئەوە 30 ساڵە ویزگەکە لە کاردایە لەبەرەوە کێشە و گرفتێکی زۆری دروست کردووە هەم لە ڕووی کارەباییەوە هەم لە ڕووی میکانیکیەوە بەڵام ئەتوانم بڵێم زیاتر جەخت بکەمەوە لەوەی کە لە ڕووی میکانیکیەوە کێشە و گرفتێکی زۆرمان هەیە بۆیە داوا ئەکەین کە لە سێکتەری کارەبا لە وزارەتی کارەبا و لە حکوومەتی هەرێمی کوردستان کەوا لایەکی زیاتری لێ بکاتەوە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەی بۆ ویزگە بەردەوام بێ لە کارکردن بەردەوام بێ لە بەرهەمێنە و وەکو ستافی ویزگەش جاران لە ڕووی تەندروستیەوە احتیمامێکی زۆری پێدەدرا گرنگێکی زۆری پێدەدرا بەوەی کەوا بوونی ئەم دەنگە دەنگ و دووری لە ناوچش بڵێن شار و ئەوانەوە لە ڕووی دەرماڵەوە گرنگێکی زۆر دەدرا بە فەرمانبەرەکانی بەڵام ئێستاتە نە لە ڕووی تەندروستیەوە لای لێ دەکرێتەوە و لە ڕووی پێدانی دەرماڵەش بۆ نمونە ئێستا ئێمە لەم جەوە کە وەستاوین دەنگەدەنگێکی زۆر دێت جاران دەرماڵەیەکە بوو بە ناوی دەرماڵی دەنگەدەنگ کە سەرف دەکرا بۆ فەرمانبەرانەی کە هەم لە ڕووی تەکنیکی وەکاریان دەکرد و هەم فەرمانبەرانەیش کە 24 کاتژمێر وەک سەربازی ون لە بەشی ئیشپێکردن دەوام دەکەن و مراقبەی کارەبا دەکەن بۆ ئەوەی بەردەوام ماڵەکان ڕووناک بێتەوە ئێستا ئەوانە هیچی نەماوە هەمووی بڕاوە تەنها ئەو دەرماڵانەی کە وەکو شکڵێکی عام ماوەتەوە وەکو دەرماڵی مەترسیە دەرماڵە پیشەیەکانی تر ئێرە وێزگەی بەرهەمێنانی کارەبای دەربەنیخانە ئەم پرۆژە گەورەیە بە پرۆژەیەکی ژینگە دۆست ناو دەبرێت بەڵام ئەوەی جێگەی نیگەرانی کارمەندەکانیەتی ئەم پرۆژەیە بە تەواوەتی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پشتگوێخراوە خواستی ئەوان لەسەر ئەم پرۆژەیە ئەوەیە کە حکوومەت و لایەنی پەیوەندیدار زیاتر و زیاتر ئاور لەم پرۆژە گەورەیە بدەنەوە لە ساڵانی هەشتاکاندا ئەم دوو وێزگەیە بەرهەمی کارەبای بەشی هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی و دەوروبەریشی کردووە بەڵام ئێستا ئاستی بەرهەمهێنانی دابەزیوە بۆ 200 تا 220 میگاوات بەهۆی بوونی چەندین کێشە لە تۆڕباینەکانەوە دوا بە دوای گوێگرتنمان لە بەرپرسانی هەردوو وێزگەی دووکان و دەربەندیخان گەیشتینە ئەم دەرئەنجامانە لە دوای 29 ساڵ حکومڕانی تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی کارەبای لە هەرێمی کوردستاندا چارەسەر نەکردووە بەرنامەی هەنگاو بە دوواداچوونی وردی کرد بۆ ئەم گرفتە تاکو بەرنامەیەکی تر و هەنگاوێکی تر پێتانەڵێم شاد و ئارام بن